بەڵێ هەر تایبەت بەو راپۆرتەی هاوکارمان دالیا کەمال لەوەی کە کاندیدانی ئافرەت خودی ئافرەتان بتوانن سەریان خەن و بیان بنە پەرلەمان بەبێەوەی کە پێویستیان بە سیستەمی کۆتا هەبێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستە بزانین پارتی دموکراتی کوردستان تا چەند لە کار و بەرنامەی کاری پارتی دموکراتی کوردستان جێگەی ئافرەتان کراوەتەوە لە سیستەمی حکومڕانی پلانیان چییە بۆ 4 ساڵی داهاتووی پەرلەمانی کوردستان ئافرەتان دەبێت لە چپلە و پایەیەکا بن. هەموو ئەمانە تایبەت لەگەڵ میوانمان ئەڤین فەتاح حاجی کاندیدی پارتی دموکراتی کوردستان لە بازنەی هەولێر گفتوگۆی لەبارەوە ئەکەین. بەخێر هاتی خاتوابین. سپاس بۆ جەنابەت. خاتوابین هاشتاگێک ڕاگەیەنراوە کە بە ناوی هاشتاگی خانمان بە دەنگ بە کاندیدانی ئافرەت بدەن. تا چەند گرنگە هەڵوێستێکی لەم شێوەیە ئەنجام بدرێت و وەڵامدانەوەیەکی باشش لەلایەن خانمانەوە وەڵامی ئەم هاشتاگە بدرێتەوە بۆ ئەوەی کە پەرلەمانی کوردستان بە دەنگی خودی خانمان بچێتە ناوی. سپاس بۆ ئەم بەرنامەیە دەستخۆشیتان لێ دەکەم. هەڵبەتە ئافرەتان ئەمڕۆکە دەبێت ڕۆڵی و کاریگەری خۆیان بنوێنن پیشان بدەن چونکە ئێستا جیاواز بە کاتەکانی تر ئێستا هەمووی خاوەنی پیشەیی و لێهاتووی و توانای خۆیتی و کاندیدانی پارتی دموکراتی کوردستان و بە تایبەتی کاندیدانی ئافرەتان هەمویان خاوەنی بڕوانامە و توانا و لێهاتووی جیاوازن و پارتی دموکراتی کوردستان هەلە مێژووی پرسەروەریدا هەلە و کاتەی دەستی پێکردووە خۆی لە خۆی دەچەند هێڵێکی گشتی لەگەڵ ئەو هێڵە گشتیەی چەند چین و توێژێک توانێتی ڕۆڵی تایبەتی خۆی ببینی بە تایبەتی ئافرەتاندا. ئەمڕۆ ئافرەتان دەبێت هەماهەنگی یەک بن چونکە لێهاتووی توانای ئافرەتەکان وای کردووە کە سرنجی دەنگ دەربۆ خۆیان ڕابچێشن. ئافرەت ئەمڕۆ کە لەسەر ئاستی توانادا دەنجی پێدەدرێت نەک لەسەر ئاستەوەی کە ئەمە ئافرەتە ئەمە پیاوە. یعنی مەبەست ئەوەیە لە ساڵانی پێشتر پێویست بوو بە کۆتا بچنە پەرلەمانەوە بۆی کە ڕێژەی ئافرەتانیش هەبێت لە پەرلەمان و هاوسەنگیەکران بەڵام ئێستا وەکو زەڕورەت چونکە خانمان پسپۆڕایەتی تەواویان هەیە لە هەر بوارێکە لەبارەوە ئەچنە پەرلەمان زەڕورەتەکات کە بە پێویستی پسپۆڕی خۆڵێ دەکرێت باس ئەگەر بین بەراورد بکەین لەگەڵ ساڵانی ڕابردوو ئەو هاوسەنجێن نەبووە بۆیە ئەم عیلاجە دانرا ئەم چارەسەرە دانراوە بەڵام ئەمڕۆکە نەخێر ئافرەتانمان هەیە توانای ڕادەبەدەرە و پیشەوی و پسپۆڕی تایبەت بەخۆی هەیە کە دەتواندرێت بەیانی دووبیانی لە ئەنجومەنی پەرلەمانی کوردستان. خولی شەشەم سوودێکی ئێجگار بەخۆیەوە ببینیتن گەمەتە مشای ئۆرگانەکان بکەین. پارتی دموکراتی کوردستان لە کۆنگرەی چواردەم ئاماژەکی جوان بوو بۆ ڕۆلی ئافرەت کە 125 لە ئەندامانی بوون بە ئافرەتان کە ئەو خۆی لە خۆیدا بۆ یەکەمین جار ئافرەتێکی وەکو دکتۆرە ئامینە زەکی ببرێتە ئەندامی مەکتەبی سیاسی کە ئەمە دڵخۆشکەرە. ئەمە دەبێت ڕێگایەک بی وێزگەیەک بی بۆی ئافرەتان بێنە پێشەوە بڵێن ئێمە دەمانەوێت دەنگ بە دەنجی ڕاستەقینەی خۆمان بدەین کە ئەوانش ئافرەتانی. خاتوابین کاتە با بزانین لە هەکبەی کارنامەی پارتی دموکراتی کوردستان لەسەر لیستی 190 چ کارێک چ پلانێک هەیە بۆ ئافرەتان لەناو کارنامەی کارەکەی چی بەدیەکرێت؟ پارتی دموکراتی کوردستان کار و بەرنامەکانی هەمیشە بۆ خزمەتکردنی گشت چین و توێژەکاندا بووە بەبێ جیاکاری و جیاوازی لە بینی ئافرەت و پیاو بەڵام هەمیشە هەوڵی داوە ئافرەتان زیاتر ڕۆڵی کاریگەر ببینن و هەمیشە ئەشکۆمەندی چەقی ئیشکردن بووە لە مێژووی پارتی دموکراتی کوردستان. ئافرەتی لە نێو 4 دیوار هێنای کردێ دیواری پارێزگاری کە ئەماش خۆی لە خۆیدا پڕماناترینە و تێگەیشتنیی قوڵی دەوێت بۆ ئەوەی کە بزانین ئافرەتان چۆن توانێتیان بێنە پێش و کار و بەرنامەی پارتی دموکراتی کوردستان هەر هەمیشە دێژە پێدەری کار و بەرنامەکانی کابینەی تر دەبێتن کە ڕۆڵی زیاتر بە ئافرەتدا ڕێگایان بدا زیاتر بێن ئەو توانە و پیشەی و لێهاتوو پسپۆڕی کە هەیتیان پێشکەش بە گەل و نیشتیمان بکەن. زۆر باشە. خاتوابین ئەی جیاوازی بەرنامە و کاری پارتی دموکراتی کوردستان لەگەڵ لایەنەکانی دیکە چییە بۆ ئافرەتان؟ بەڵێ جیاوازی کار و بەرنامەی پارتی دموکراتی کوردستان لە هەموو لایەنەکان جیاوازی هەیە لەگەڵ لایەنی تر یعنی لە هەموو بوارەکان لە هەموو سێکتەرەکان بە تایبەتی لە بواری ئافرەتاندا دایما وەکو باسم کرد دایما هەوڵی داوە ئافرەت ببێتە ینی سەکۆیەک بۆ گەیاندنی دەنجی بۆی دەنجی ببیستێ بۆی ببیندرێ بۆی ڕەنجی ببیندرێ بۆ ئەوەیە پیشان بدەین کە ئێمەش وەکو پارتی دموکراتی کوردستان
خاوەنی چەندەها ئافرەتی لێ هاتوو بە توانای کە دەتوانێت لەگەڵ پیاوان هاوشانی پیاوان لە ناو هۆڵی پەرلەمانی کوردستاندا دەنجی ڕاستەقینەی گەل و نیشتیمان و خەڵکی دڵسۆزی کوردستان بەحشا بدەن. ئەوەی کە گرنگە هەمیشە لە لای ئێمە ئافرەتان باسیەوە ئەکەین ئەڵێین پێویستە کات پیاوانیش پشتیوانمان بن. هەندێک جاریش باسیەوە ئەکەین کە خودی ئافرەتان باشترین پشتیوانن بۆ خۆیان. لێرە چۆن ڕۆڵی ئافرەتان دەرئەکەوێت کە خودی ئافرەتان پشتیوانی ئافرەتان بن بۆی کە خانەوەیەک بچێتە پەرلەمانی کوردستان. دروستە بە یەک دەست چەپڵە لێ نادرێت بە هەردوو لا پێویستە، بەڵام چەند گرنگە کە ئافرەت خودی خۆی چۆنەڵە بە حکومێک ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە بەردەوام داوای مافەکانی ئافرەتانەکەن. ئێستا کاتی ئەوە نییە ئافرەتان پشتی یەکتری بگرن و خانمان بچنە پەرلەمانەوە هەر بەدەنگی ژنان؟ بەڵێ وەڵاهی من بە پێویست و بە زەڕورەتی دەزانم ئەمڕۆ دەبێت ئافرەت دەنگ بە ئەو ئافرەتە لەسەر توانای و لێ هاتووی کەسەکە دەنگ بداتن. ئێستا ئەگەر ڕابردوو ئافرەتی بەتوانە و لێ هاتوو ژمارەیان کەم بووبی ناڵێم نەبووە هەبووە بەڵام ژمارەیان کەم بووە لەبەر چەند ڕێگر و هۆکارێک کە نەیانتوانێت توانەکانیان پیشان بدەن. ئەمڕۆ هەیتمان ئەمڕۆ دەتوانن دەنجیان پێ بدەن. ئافرەتان زۆر زۆرورە دەنگ بە ئافرەتانی بە ئافرەتان چکە ئەگەر ئەوان دەنگ بنە تۆ ئێمە دەتوانین متمانەی پیاوەک بەدەستبێنین وایان زۆر گرینگە ئەمڕۆکە ئافرەتان و هەوڵی جددیش بدرێتی تر کۆتا مەسلەی کۆتا نەبێتە بابەتێک لە پەرلەمانی کوردستان کە ئافرەتان بە کۆتا بڕۆنە پێش هەوڵ دەدەین و هەمووش بەو نەمەتا بەو هەستا بەو ئەدایش بکرێت کە بەبێ کۆتا ئافرەت بچێتە پەرلەمانی کوردستان. ئەوە زۆر گرینگە هەم بۆ خودی پێگەی ئافرەت لە پەرلەمانی کوردستان بە پێگەی ئافرەت لە ناو کۆمەلگای کوردیدا کە دەبێ کار بکرێت بۆی ئافرەتانمان بەبێ کۆتا بچنە هۆڵی پەرلەمانی کوردستان. بەڵێ سپاس دەکەین. دەست خۆش سەرکەوتوو بێ خاتو ئەڤین فەتاح حاجی کاندیدی پارتی دموکراتی کوردستان لە وازنەی هەولێر لەگەڵمان بووین. دەست خۆش.